لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر لەسەرم ڕووداوی ئەم شەوی ڕابردوو دەکەین کە ئیسرائیل هێرشێکی جدی کردە سەر ئێران وای کرد کە بەشێکی زۆر لە ناوچە گرنگەکان کە ناوچەی بەڕێمێنانی چەکی ئەتۆم وەروەها شوێنی نیشتەجێبوونی سەرکردە باڵاکانی ئێرانی کردوتە ئامانج وای کرد 6 سەرکردەی دیاری ئەو وڵاتە بە ئامانج بگیرێن و وەروەها بکوژن لەگەڵ دکتۆر لەیلا مرۆتی شرۆڤەکاری سیاسی جەنابی ڕاستەخۆ لە ستۆکۆڵمەوە لەگەڵێ من دکتۆرە سڵاو لێ بێ سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت. ئەوەی کێسا ڕوویداوە لە نێوان ئیسرائیل و ئێراندا ئەو هێرشەی ئیسرائیل ئەم شەو کردێ سەر ئێران دەتوانین بڵین بابەتێکی پێشبینی کراو بوو دەتوانین بڵین ئەمە تەنها بابەتێک نەبوو لە ماوەی ئەم چەند ڕۆژەدا ڕووبدات و لە ڕابردوودا ئامادەکاری بۆ کراوە. سلااو لە ئێوە سلااو لە بینەرانی بەڕێستان بە نظرم پرسیارەکەتان پرسیارێکی دروستە دیارە ئەمە پێشبینی کرابوو ئەم شتە ناگەڕێتەوە فقط بۆ ئیمسال بۆ ساڵی 2025 بەڵکو ئەمە گەڕێت و هەر بۆ ئەو ساڵانەی ساڵی 2002 کە ئێران بەرنامەی وزەی ئەتۆمی گرتە پێشەوە گەرێکی بوو دروستی کاوە دیارە شتێک لە حەدی 12 ساڵ ئەمان لەگەڵ دەوڵەتای ئوروپایی بەتایبەت لەگەڵ وڵاتانی ڕۆژاوایی وتوبێژیان بوو بۆ ئەوەی کە بتوانن بە دەرەنجامێک بگەن کە هیچ کامێکیان لەو بینە وەکو بازنده وەکو کەسێکە دۆڕاوە چاوی لێ نەکەن بەڵام بەتایبەت لە ئەم ساڵی پێشوو تا بە ئیستا ئەو شەڕ و پێکدانانی بینی ئێران و ئیسرائیل بووە بە شەڕێکی واقعی شەڕێکی عینی قبلەن ئەوان لەگەڵ یەکا بە زوان شەڕیانە کرد یەکترینیان تهدید دەکرد ململانەیانە کرد بەڵام لە واقعیەتە وەختێکە بۆ ئەوڵین بار کۆمار ئیسلامی حملەی کردە سەر ئیسرائیل و ئیسرائیل حملەی کردە سەر ئێران و ئەمە بەتایبەت ئیسرائیل کە ئەو منتەقانەی کە نیروگا ئەتۆمیەکانی ئێرانی تیا بوو بۆمبارانی کرد ئەو شەڕە گەیشتە ئەوجی خۆی مەخسوسن وەختێک کە ئەبینی نیابەتیەکانی کۆماری ئیسلامی وەکو ئەوانەی حیزب الله وەکو مەسەلەن هەشتی شعبی وەکو حەماس ئەم گروپانە کە زۆریان لاواز بوونەوە ئیسرائیل بۆ نوختە گەیشت کە دەبێ بە شێوەیەک ئەم بەرنامەی ئەتۆمی دەوڵەتی کۆماری ئیسلامیە خاتمەی پێبات دیارە دەوڵەتی ئەمریکا لەو بێنا زۆری بۆ گرنگ بوو کە ئەمە نەگەیتە شەڕێکی عینی واقعی بەڵام ئەو شتێک کە ئێستا دەیبینین شەڕێکی عینی واقعیە شەڕێکە کە هەروەکە بۆ خۆتان ئاماژەکان پێکرد چەند تەن لە بێستڵا فەرماندە ڕەدەسەرۆکانی کۆماری ئیسلامی کوژران و ئەوەش بۆشاییەکی لەباری ئەمنیەتی بۆ کۆماری ئیسلامی دروست کردە لە تەرەفێکی تریشۆ ئاکامێک کە ئەیبێت ئەوەی کە کۆماری ئیسلامی و دەوڵەتی ئەمریکا کە قەرار بوو ڕۆژی یەکشەمە لەگەڵ یەکترین وتوبێژیان بێەوە بە شێوەی وتوبێژ ئەو کێشە حەلکەن و چارەسەریکەن دیارە ئەو وتوبێژە ئەنجام ناگریەوە مەسئلەیەکی دیکە کە زۆر گرنگە ئەوەیە کە ئاژانسی بینالمللی ئێنەرژی ئەتۆمی یا وزەی ئەتۆم بڕیارنامەیە ئەتوانم بڵێم قەتنامەی عەلەیهی کۆماری ئیسلامی سادر کرد بە ئەوەش خۆی بەخشێک لە مەسئلەکە بوو ئیسە چەند شت لێرە جارێ ڕوون نییە دانێکی ئەوەیە کە معلوم نییە ئەوانەی کە کوژران چەند نەفەرن بە بۆشاییەکیش پێش هات کە بۆشاییە خۆی بەخشێکی زۆر ئەمنیەتیە دیارە لە ناوخودی کۆماری ئیسلامیە لە ڕێدەی سەرۆ لەباری ئەمنیەتی کۆماری ئیسلامی دووشاری کێشە گرفت بووە. دکتۆرە دواتر باسی ئەواکەین کە بۆچی ئەنجامی نابێدە و دانوستانی کە لە نێوان ئێران و ئەمریکا هەیە و باسی ئەواکەین بۆچی ئیسرائیل ئەم جارە لە سەرکردە باڵا و دیارەکانی ئێرانەوە دەستی پێکردووە چەنەمە یەکەم جارە ئیسرائیل و ئێران ئەوە بۆ ڕاستەخۆیە بەریەکەون بەڵام باسیەوەت کروتت بۆ نمونە ئەمەی کە ئێستا ڕۆدات ئەمە بابەتێک نییە ئەمڕۆ قەراری لەسەردرابێ خودی لە 2025دا قەراری لەسەردرابێت ئەمەی کە هەیە دڵنیام ئێرانیش ئاگاداری ئەم بابەتە بووە بۆچی دۆخەکەی بە هەند وەرنەگرتووە نەیزانیەوە یان هەر بەڕاستی ئەو هەڕەشانی ئیسرائیل بۆ سەر ئێران خودی حکوومەتی ئێران بە هەند وەری نەگرتووە. من بارها لە میدیاهای جۆراجۆر باسم لەسەر ئەوە کردووە کە دەوڵەتی ئیسرائیل دەوڵەتێکە کە ئەمنیەتی ناوخۆی ئەمنیەتی دەرۆی زۆر بۆی گرنگە بەهۆی ئەوەی کە دەوڵەتێکی چکولەیە بەڵام هێزێکی دەوڵەتێکە هێزی ئەتۆمی هەیە لە منتەقەی ڕۆژهەڵاتی ناوڕاست بە ئێران بە جورئەت دەتوانم بێژم لە ناو وڵاتە ئیسلامیەکانە تاکە دەوڵەتێک بووە کە بە سوورەتی ڕوون بە سوورەتی مستەقیم بوونی ئیسرائیلی تهدید کردووە یعنی هەمیشە کوتوویەتی
دەوڵەتی ئیسرائیل دەبێت لە بین چێ ئەمە بەخشێکی وەکو قسە وەکو شعار لە قسەی ڕاهبەرانی باڵای ئێران بووە بەڵام لە واقعیەتە وەختێکە ئەو گزارشەی کە ئاژانسی نێودەوڵەتی لەسەر بەرنامەی ئەتۆمی ئێران سادری کرد نیشانیدا کە ئیمکانی ئەوەی هەیە کە کۆماری ئیسلامی دەست پەیاکە بە تەسلیحاتی ئەتۆمی ئەو ترسەی لە دەوڵەتی ئیسرائیل ئیجاد کرد کە ئەگەر ئێمە لەم کات و ساتە کارێک ئەنجامنین ئەگەری ئەوەی هەیە کە کۆماری ئیسلامی دەست پەیاکە بە تەسلیحاتی ئەتۆمی دیارە کە ئەگەر ئەو شتە پێش هاتا یا ئەو شتە پێش بێ هەم باڵانسی هێز لە ناوچەکە دەگۆڕێ و هەم لە تەرەفێکیکەوە دەوڵەتی ئیسرائیل تووشی قەیرانی زۆر ئەبوو بە تایبەت کە دەوڵەتی ئیسرائیل لە زۆر کاتە ئومیدی بە دەوڵەتی ئەمریکا نەبوو بۆیە من پێم وایە ئالم کات و ساتێک کە دەوڵەتی دکتۆرا توانین بڵێن ئەوەی کە ئێستا ئیسرائیلی کات بە جۆرێک لە جۆرەکان بە یاخود دەتوانین بڵین لە ناومێدی خۆیەتی هەم بۆ وڵاتانی چواردەوری و هەم بۆ ئەمریکاش بە جۆرێک لە جۆرەکان دەزانێت کە ئەمریکا وەکو پێویست پشتگیری ناکات ئەوەی کە ئێستا ڕوودات کاردانەوەی ئەو بهیوایە کە ئیسرائیل هەیەی بەرامبەر بە دۆخی خۆی لە ناوچەکەیە ئیسرائیل دیارە لەگەڵ ئەمریکا پەیوەندی زۆر قەوی و گرنگیان بووە بەڵام خۆ دەوڵەتی ئەمریکا لە واقعیەتە بۆ خۆی ئەویش بەرژەوەندی تایبەتی خۆی هەیە بە تایبەت وەختێکە ئەم وتووێژانەی نێوانی ئێران و ئەمریکا زۆر توولی کێشا زۆر بە درێژا کێشا دەوڵەتی ئیسرائیل ئەو نیگەرانی بۆ پێشات کە ئیمکانی هەیە کۆماری ئیسلامی بگاتە ئەو تەسلیحاتی ئەتۆمیە ئەوە بۆ خۆی خەتەرێک بوو بۆ دەوڵەتی ئیسرائیل بە تایبەت کە ئیسرائیل دەزانێ ئەمریکا زۆری پێخۆش نییە ئالم کات و ساتە ئالم وەزعیەتەدا لە ناو ڕۆژهەڵاتی ناوڕاست بۆ خۆی دەرگیری شەڕێکە بۆیە ئیسرائیل من پێم وایە لێرە بۆ خۆی فشاری بۆ سەر ئەمریکا هێنا کە ئیسە کۆماری ئیسلامی لەگەڵ ئاژانسی نێودەوڵەتی هاوکاری ناکات وتووێژەکان بە نەتیجە ناگات بە ئاکام ناگات من دەبێ حرەکەتێک ئەنجام بم بە من دەبێ لە ئەسڵا ئەو بەرنامە بە شێوێک ڕایگیرم بە نەیەڵم ئەو بەرنامە زۆر بێ بەڵام ئیسەکە شەڕەکە شرۆ بووە بەڕاستی نازانین داهاتوو شەڕەکە دەبێ بەچی یعنی بۆ نمونە بۆ 20 ڕۆژی داهاتوو چی پێشتێ لە ڕۆژهەڵاتی ناوڕاست چون ئەو شەڕە فقط شەڕی ئێران و ئیسرائیل نامێنێتەوە دیارە لەسەر ناوچەکەیش کاریگەریە بێت هەر ئیمڕۆ بینیمانەکە ئەمریکا بەخشێک لە بێستڵاح ئەوانەی کە لە ناو سفارەتخانەکان و کۆنسولگەریەکان بوون زۆر لەوانی وتوێتی لەو کۆنسولگەریانە بڕۆن و زۆر شتی کێش دەتوانێت پێش بێت دکتۆرە ئەم جارە ئەو هێرشە ئیسرائیل لە سەرکردە باڵاکان ئەوانی کە زۆرجی بایەخی حکوومەتیارانن ئەوانی کە دەست و پەنجان لەگەڵ بابەتی ئەتۆمی ئەو وڵاتە نەرم کردووە لە ئەوانەوە دەستی پێ کردووە کەواتە ئەتوانین بڵین ئەم بابەتە تەنها پەیوەندی بەو گرژیانەی ڕابردوو نیە ئەو پۆیتە سەرەکی کە لەم گرژیە زۆر بەڕوونی دەردەکەوێت لە ناوبردننی چەکی ئەتۆم ناوەندەکانی ئەتۆم وەروەها ئەو کەسانی کە شارەزایان لەم بابەتەشداهەیە لەمەوە دەستی پێکردو ئیسرائیل دروستە بۆ ئەوەی کە دەوڵەتی ئیسرائیل لە ئستراتژی خۆیان لە ئستراتژی خۆی باوری بەوەی کە ئەشێ ئێمە کارێکی بەهێزکەین حرەکەتێکی فعالمان بێت بۆیە دروستە لە ئەوڵەوە لەگەڵ نیابەتیەکان شڕۆئی کرد وەختێک کە زانین نیابەتیەکان زۆر لاواز بوونەتەوە ئەم جار بە قەولی خۆیان بەو شێوە کە بۆ خۆیان باسی لەسەرەکەن دەڵێن ئێمە دەبێت لەگەڵ ئەسڵی مەسئلەکە لەگەڵ سەری مارەکە شەڕکەین مەپیان وایە خودی ئەسڵی یا سەری مارەکە هەم ڕابەرانی باڵای کۆماری ئیسلامین و هەم ئەو نظامیانەی کە ئەو بەرنامە ئەتۆمیە خەریکە قەویتریەکەن بۆیە دەوڵەتی ئیسرائیل ئەم بە شێوێک ئەم تێرۆرانەی ئەنجام داوە ئەو حرەکەتەی ئیمڕۆ ئەنجامدا بەڵام چاوەڕوانی دەکرا ئەو شتە پێش بێ بەڵام مەسئلەکە ئەوە بوو کە چاوەڕوانی چی دەکرا چی پێش بێ ئەو بۆ من ڕوون نەبوو ئەو چاوەڕوانی ئەوە دەکرا سەرکردە باڵاکان بکرێت ئامانج ئەمە ئەوڵین بار نییە کە دەوڵەتی ئیسرائیل سەرکردە باڵاکان تێرۆرەکات ئێمە قبلەنیش بینیمانەوە مەبەستم ئەم جارە و ئەم هەنگاوی ئەم جارە ئیسرائیل بوو ینی مەبەستم ئەوە بلەوە تێنەگەیشتم بەڕاستی لە سەرکردە باڵاکانەوە دەبوو دەست پێ بکات ئەمە وازح و ڕوون بووە بۆ هەمووان و بە دیاریکراویش بۆ ئێران مەبەستم ئەوە بوو
بەڵێ کامڵەن ڕوون بوو کە لە سەرکردە باڵاکان دەستی پێکە هەروەکە پارێکە لە سەرکردە باڵاکان لە زاهدیۆ لە پێش لەوە لە فەخریزادە لە قاسمی سلێمانی پێش لەوە دەستی پێکرد بوو ئەمە هەر لە ئیدامەی ئەو سیاسەتەیە کە دەوڵەتی ئیسرائیل گرتوویەتە پێش یانیوانە پێمان وابێکە ئەگەر مەسەلەن زاهدی کوشت ئیتر تەواو بوو مەگەر لە ئێرانە وەختێکە ئیسماعیل هەنیە هاتە ئێران ڕەهبەرانی حەماس لەگەڵ کۆماری ئیسلامی پەیوەندی باشیان بوو مەگەر ئەو تێرۆرانە پێش نەهات مەگەر لە ناو ئێرانە خودی دەوڵەتی ئیسرائیل تێرۆریکەی نەکرد ئەوەیە کە بەخشێک لەو سیاسەتە ینی ئەمە جیا لە سیاسەتی پێشوێنە بەخشێک لەو سیاسەتەیە بەڵام ئیمڕۆ زۆر ڕوونتر ئەنجامیات مەسئولیەتەکەیشی قبول کردووە بە زۆر ینی بەڕوونی ئەنجامیات وەکو پێشوونیەکە قسێکی لەسەر نەکات و کارەکەی خۆی ئەنجام با ئیسا هەم قسەی لەسەرەکە هەم فیلمی لێ ئەگرێ و هەم خەریکە کەمکەم نیشانی ئات خەریکە بازی ئەکا کە ئەو شتە بە شێوەیەک بووە یعنی لە ناو شەبەکەکانی ئیسرائیل قسەی لەسەرەکرێ خودی دەوڵەتی ئیسرائیل ئیمڕۆ نخست وەزیریان نەتانیاهو لەسەری باسی کردا وەزیری دفاعی ئیسرائیل باسی لەسەر کردەوە دیارە ئەو شەڕە هاتووەتە ڕوو یعنی شەڕەکەی تر شەڕێکی بە ئیستیلاح دوور نییە شەڕێکی تاریک نییە شەڕێکی لە ڕووناییە ئەنجامەدرێ بە ئەشە چاوەڕێ بین کە ئاخر و ئاکامەکەی ئەبێ بەچی ئایا ئێران دائەنیشێ لە سەر دانیشتنەکانی لەگەڵ ئەمریکا لە دانیشتنا دەبێت یا ئێران ئیدی بەرنامەی خۆی ئەبێت و چون ئێران هەڕەشەی کردووە کە لە پەیمانی NPT دەچێتە دەرۆ ئەگەر لە پەیمانی NPT چێتە دەرۆ نەتەنیا ئیسرائیل ئیمکانی هەیە وڵاتە ڕۆژاواییەکانیش دژ بە ئێران ببستن. باشە دکتۆرە ئێمە لە ڕابردوو قسێکی بنیامین نەتانیاهۆمان بیست بینیمان کەوتی من نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە گۆڕم پێت وایە ئەمەی کە ئێستا ڕوودەدات بەشێک بێت لەوەی کە بنیامین نەتانیاهۆ وتوویەتی ئەسڵان خۆی دەتوانێت ئەوە بکە؟ بێگومان ئەتوانێت بەخشێک لەو نەقشە بێت ینی گۆڕینی ئیستراتژیکی ڕۆژهەڵاتی ناوڕاست ئەوەی کە ڕژیمی بەشار ئەسەد ڕووخا ئەوەی کە دەوڵەتی لوبنان بەتایبەت حیزبوڵای لوبنان زۆر لاواز بووە ئەوەی کە نیابەتیەکانی کۆماری ئیسلامی زۆریان لاواز بوون و ئەوەی کە کۆماری ئیسلامی نابێت دەست پەیاکە بە تەسلیحاتی ئەتۆمی بە وزەی ئەتۆمی کە بتوانێت بۆمبی ئەتۆمی پێدروستکە ئەوە بەخشێک لە سیاسەتی ئیسرائیلە بەڵام ئالێرا بەڵامەکە زۆر گرنگە ئایا ئیسرائیل گەرەکێتی کە کۆماری ئیسلامی لاواز کات یا ئیسرائیل گەرەکێتی کۆماری ئیسلامی بڕوخێنێ ئەوە مەسئلەیە کە دەبێت چاوەڕێی بین ئەگەر وەکو ڕژیمی ئەسەد چون بەڕاستی نازانین کە ئایا ئیسرائیل لە ڕووخانی دەوڵەتی ئەسەد کاریگەری بوو یانا بەڵام دیارە ئیسرائیل لە بەرژەوەندی ئیسرائیلا بوو کە دەوڵەتی ئەسەد ڕووخا دیارە ئیسە شتەکان کە کەم خەریکە ڕوونەبێت و دیارە لە بەرژەوەندی ئیسرائیلا بوو بەڵام نازانین بۆ ڕووخانی کۆماری ئیسلامی ئەوە بەرنامێکی ئیستراتیژیکە کە ئیسرائیل دایناوە یانا ئەوە ئیسرائیل دایناوەکەواتە ئامانجەکەی ئیسرائیل ڕوون نییە چی دەبێت لە ئێران کۆتایی هێنانیان لاوازکردن هەرچانە لە هەردوو بارەکەدا ڕەنگەمە کارێکی قورس بێت چکە ئێران هەم لە ڕووی جوگرافی هەم لە ڕووی هەزیشەوە ناتوانین زۆر بە سادەیی سەیری بکەین پێمان وابێ کە ئیتر دەکری ئەم شتە ڕوو بدا. مەسئلەی ئەسڵی ئەوەیە کە دروستە ئێران لەباری جوغرافیایی و دەوڵەتێکی وڵاتێکی گەورەیە وڵاتێکە بەتایبەت سایتە هەستەیەکانی لە چەندین جێگای جیاوازدانایانی لە ڕۆژاوا باکوور و باشووری ئێران و لە مەرکەزی ئێران دایناوە حتمەن یەکێک لە ئەسڵی ترین بەرنامەکانی ئیسرائیل ئەوەیە کە بەرنامەی ئەتۆمی ئێران هەڵچنێ جەمی کاتۆنەیەڵێ بمێنێ لەوە شتێکێکمان نییە کە ئەوە ئستراتیژی سەرەکی و ئەسڵی دەوڵەتی ئیسرائیلە بەڵام لەسەر ئەوەی کە گەرەکی بێ کۆماری ئیسلامی زۆر لاواز کاتۆ یا کۆماری ئیسلامی بڕوخێنێ دەبێت زۆر بە فکر و باسی لەسەر بکەین قسەی لەسەر بکەین کە ئایا ئەو شتە ئیمکانی هەیە یانە چون هەروە بە خۆتان ئاماژەتان پێکرد ڕووخانی کۆماری ئیسلامی ئەتوانێ بە سەختی پێش بێت ناڵین غیری ممکنە بەڵام نایشتوانێ بڵێن کە چون ئیسرائیل حملەی کردێتە ئەو منتەقانە کە هێزە نظامیەکان و هێزە ئەتۆمیەکانی تایە پس کۆماری ئیسلامی دەڕوخێ دەبێت چاوەڕێ بین بە تایبەت لەم 15 ڕۆژی داهاتوو زۆر شتەکە ئەتوانێ ڕوونتر بێتەوە و بە نیشانی ئات کە هێزەکانی ئێران و ئیسرائیل لە بەرابەر یەکترینا چۆن ململانێ ئەەکەم لە بەرابەر یەکترینا قەرارەگرن ئیمڕۆ ئیسرائیل هێرشی کردەتە سەر ئێران دیارە ڕەهبەری ئێران خامنەی هەڕەشەی کردە لە
ئیسرائیل تویەتی ئێمە تۆڵی ئەو شتە ئەەکەین و تۆڵی ئەو حملەی ئیسرائیلەکەین و ئەشی چاوەڕێ بین بزانین لەم دووسێ ڕۆژی ئەو وڵات کە زۆر گرنگن ئەم دووسێ ڕۆژە کۆماری ئیسلامی چۆن ئەو تۆڵە ئەکات و ئایا کۆماری ئیسلامی ئەتوانێت بە نسبەتی ئەو حملەی کە ئیسرائیل ئەنجامیدا ئەویش تۆ کارەکات یعنی کۆماری ئیسلامیش بتوانێت ڕاهبەرە نظامیەکانی ئیسرائیل تێرۆر کات کۆماری ئیسلامیش بتوانێت بەخشێک لە بنکە ئەتۆمیەکانی ئیسرائیل لەبین ببات و یعنی ئەوەی کە ئیسرائیل لە ئێران کردوویەتی ئێران بتوانێت لە ئیسرائیل بکات ئەوە ئەبێ بەچی ئەبێ بە باڵانسی هێست ئەگەر بتوانێت کۆماری ئیسلامی ئەنجامی بات. باشە دکتۆرە ئەمەی کە ئێستا هەیە وەکو خۆشت باسی کرد دۆخەکە تەنها ئەومان لەسەرە کە تەنها سیرکەین بزانین چی ڕوودەدات چکە تر دۆخەکە بە شێوازێک شڵەژاوە تەنها قرار لێ هەردوو وڵاتە ئیسرائیل بەردەوامە بێ ئێران وەڵامەداتەوە یاخودنا بەڵام ئەو دانوستانی یاخود خولی شەشەمی دانوستانەکانی ئێران بەکوێگە تەواو ئیتر گەیشتۆتە بن بەس ئەمریکا پێت وایە ئێران ناچێتەوە سەرمێزی دانوستانەکان لەگەڵ ئەمریکا لەبەری پێی وایە ئیسرائیل ئەم هێرشێکە کردوێتە سەر ئێران حتمما بە پشتیوانی ئەمریکایە. لە ئەسڵا ئەوەی کە ئەمریکا بۆی گرنگە ئەوەیە کە بتوانێت بەم گوشارانەی کە لەسەر کۆماری ئیسلامی وارد کرایسە چ خودی ئەمریکا چ وڵاتە و ڕۆژاواییەکان چ بۆ کاری کە ئیمڕۆ ئیسرائیل کردوویەتی ئەمریکا گەرەکێتی کە کۆماری ئیسلامی بێتە سەر ئەو مێزی بتووێژەکان و بتوانن ئەو کێشەی وزەی ئەتۆمیە بە بتووێژ حل و فەسڵکەن بەڵام بەڕاستی نازانین کە ئایا کۆماری ئیسلامی بەتایبەت ئالم کاتە ئەو کارە ئەکات چون دیارەگەر کۆماری ئیسلامی لەم کاتە ئەو کارە بکات بەخشێک لەو شتێک کە بەوەکو بەرژەوەندی خۆی ئەیبینی لە دەستی ئەدات بۆیە زۆر دوورە زۆر بەعیدە کە کۆماری ئیسلامی لەم کات و ساتە گەرەکی بێ لەسەر مێزی بتووێژەکان دانیشێ بەڵام وەکو احتمالێکی کام وەکو شتێک ئەگەر بڵێن هێشتا دەرگای دیپلۆماسی نەبەسراوە هێشتا دەرگای دیپلۆماسی بازە شاید کۆماری ئیسلامی ئەگەر بزانێ ئیمکانی ڕوخانی هەیە زۆر لاواز بوونی هەیەەوە ئەگەر ئەو کارە ئەنجام نات فشارەکان نەتەنیا لە تەرەفی ئیسرائیل بەڵکو لە تەرەفی ئەمریکا وڵاتە ڕۆژاییەکان پێشتە یەک بباشن ئەوەشتان پێ بڵێن ئیمکانی هەیە کە کۆماری ئیسلامی لەو حاڵەتە لەسەر مێزی مذاکرە و دانیشتن باشە دکتۆر ئەمە هەڕەشەکانی ئیسرائیلمان بینی بۆ سەر ئێران یاخود وەرشانی کە لە ڕابردوودا ئیسرائیل لە بەرامبەر ئێراندا دەیکرد بەڵام لە بەرامبەرشدا دۆناڵد ترامپ کۆمەڵێک نەکێرش ببوورەوە کۆمەڵێک فشار و وەروەها قسەی هەڕەشە ئامێزی هەیە بەرامبەر بە ئێران پێت وایە ئەگەر ئێران و ئەمریکا ڕێنەکەون ئەو کاتە دۆخەکە بەکوێگات ئەگەر ئێران و ئەمریکا ڕێنەکەون و ئیسرائیل نەیتوانی بێتەوە بنکە ئەتۆمیانە کە ئاژانسی نێودەوڵەتی ئاماژەی پێکردا لە بینی بردبێت دیارە ئەم دەفعە بەرنامەیەکەیە کە کۆمەلگای نێودەوڵەتی شۆرای ئەمنیەت دایناوە ئەم دەفعە ئەوە فعالەکەنوانی وڵاتای ڕۆژاوایی دێن شتێکە پێ ئەڵێن مکانیزمی ماشایە ئێسنەپەکی پێ دەڵێن تواوی ئەو گەماروانەی کە کۆمەلگای نێودەوڵەتی دژی ئێران داینابوو دووبارە هەمووی دێتۆ دژی ئێران ئیجرا دەکرێت یعنی ئێران گومارۆ دەدرێت بە پێی فەسڵی حوتی منشوری کۆمەلگای نێودەوڵەتی ئێران تەحریم دەکرێتەوە دەوڵەتی ئێران نەکەوێتە ناو فشارێکی زۆر و ئەوە ئەتوانێت بۆ کۆماری ئیسلامی مەترسی زۆر ئیجادکە دروستکات. زۆر سەرنجمان لەسەری بوو بەڵام ئەوەی کە لە چواردە وردا ڕوودەدات پێشبینی چی دەکرێت ئەوەی کە تەنها هێرشێک نییە بۆ نمونە ئیسرائیل کردوێتە سەر ئێران و تەواو ئیتر تا ئێرە بێت دۆخەکە یا گرژەکە تەنها لە ناوخۆی ئەم دوو وڵاتە بێ حتمما ئەمە کاریگەری لەسەر وڵاتانی ناوچەکەش دروست دەکات بە دیاریکراوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێشبینی چی دەکرێت کاردانەوەی ئەم جەنگە ئەم گرژیە لەسەر وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چی دەبێت پیشبینی ئەوەی کە لە داهات خودی ئەو شەڕە چیە بێ بۆ خودی ئەوەی سەخت و مشکڵە چون ئیسرائیل کتوویەتی کە من ئەم شەڕە خۆی کتوویەتی و تێتی ئەم شتەکە ئەنجامیام دەبێت تا آخر ئەنجام بدرێنێ ئەگەر قرار بێ لە جێگایەک ئێمە ئەو شتە بێەوەی کە بە ئامانجەکانمان بەوە گەشت بێتین ئەو شتە تەواو بکەین دیارە بۆ خۆمان ئەیدۆڕێنین ئەمە شتێکە مەترسیەکە کە ئیسرائیل بۆ خۆی ئەیناسێ بۆیە من پێم وایە حتا بە نەتیجەیەک نەگەن ئەو شەڕە هەر ئێدامەی دەبێت جا لەلایەن ئێران و لەلایەن ئیسرائیل لەلایەن ئێران لەلایەن ئیسرائیل بەڵام لە ناوچەکە ئەتوانێت یەک بێسوباتی ئیجادکە لە خودی ناوچەکە یعنی هەر کشوەرهای دەراوسێ بۆ خۆشیان دەرگیری نوعێک بێسوباتیە بن هێزە نیابەتیەکانی کۆماری ئیسلامی لە دوو ڕێگە ئەمێنەوە ئەوەی کە
کۆمەکی کۆماری ئیسلامیکەن یا خۆیان پێشنە کنار و خۆیان باردی ئەو قەیران و ئەو ململانێ نەکەن وەکو مەسەلەن حوسیەکان لە یەمەن یا مەسەلەن هەشتی شابی لە عێراق و لە تەرەفێکی کەیشۆ لەباری ئابووری و ئەتوانێ باز بێسوباتی لە ناوچەکە ئیجادکە بە ئەو دەوڵەتانی کە لەگەڵ کۆماری ئیسلامیە بە تایبەت لەم وەختا خەریک بوو نێوانیان باشە بوو وەکو دەوڵەتای عەرەبی وەکو عەرەبستان وەکو ئەو وڵاتانێکە چون ئەگەری هەیە ئەگەری ئەوەی شەیەکە شتێک پێش بێت لە ناکاوە ئەوانش واردی ئەو کێشە و قەیرانە بن ئەوەیە وەزعیەتی کولیەتی ڕۆژهەڵاتی ناوڕاست بە تایبەت و وڵاتانەی کە هاوسەی ئێران بن پێم وایە ئەوانش بە شێوێک ئەو وەزعیەتە لە سەریان کاریگەر ئەبێت چ لەباری ئابووری و چ لەباری ئەمنیەتی و چ لەباری مەسەلەن باڵانسی هێز هەمووی ئەوان ئەتوانێت کاریگەر بێ لە سەریان بە لە عینی حاڵیشە ڕابطەی ئەوان و نێوانی ئەوان و کۆماری ئیسلامیش ئەتوانێت بە شێوەیەک تەغیر پەیاکات من پێم وانیە کە بتوانن نێوانیان قەویتر و گەرمترکەن بەپێی ئەو واقعیەتانەی کە وجودی هەیە.